ڕۆژ بە ڕۆژ نرخی بنزین لە بەنزیخانەکانی هەرێمی کوردستان ڕوو لە بەرزبوونەوە دەکات. لە ماوەی 3 ڕۆژدا نرخی 1 لتری بنزین 150 دیناری چۆتە سار. هەر ئەمەش وای کردووە ببێتە جێگەی نیگەرانی خەڵکی هەرێمی کوردستان بەتایبەت هاوڵاتیانی بەردەڕاش. پێری بای 8,000 حد لتر بنزین پێ هاتیە، ینی بڕوا بکە ئەو دومانشتر وها بڕوە خوازانی دەگەڕێنەوە کار و عەربانە 100 ساڵ دەگەڕێنەوە پاش کاکە مالی خەرچیان وێرا کرد ئەو حوکەیە، ینی بنزین لتری 1150 دینار خوا گوناح نییە، خوا زانی تەسیری لە بازار کردیە لە فەقیر کردیە. کاکە دەوڵەمەت چ ژیرەیە فەقیری وچی من لتری بنزین بکڕمە 1150 دینار. لە ماوەی چەند مانگێکدا نرخی بنزین بە شێوەیەکی بەرچاو لە هەرێمی کوردستان نرخەکەی بەرز بۆتەوە. نرخی 1 لتری بنزینی نۆرماڵ بۆتە 1100 دینار و محەسەنیش 1250 دینار. کاکە لە دەچی لە مووسێ ڕەزیل دەکرێت بەڕاستی تا دەچی دەڕۆی لە سێکتەرەکان ڕەزیل دەکرێت تا 30 لتر بنزین دەدرێتە لە مووسڵ. زۆر بە زەحمەتەوەڵا کاکە پێت دەڵێ کات معلوماتی مووسڵێت ناوەڵانیتم ئەم کوردم کاکە دەڵێ ناو سڕێوەرە دەرێ. ڕۆژ بە ڕۆژ نرخی بنزین لە بەنزیخانەکانی هەرێمی کوردستان ڕوو لە بەرزبوونەوە دەکات. ئێستا نرخی بنزین گەیشتۆتە 1100 دینار. ئەم نرخەیەش کاریگەری خراپی کردۆتە سەر ژیانی ڕۆژانەی خەڵک. هەر بۆیە هاوڵاتیانی بەردەڕاش داوای هەرزانکردنی نرخی بنزین دەکەن. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش.